هەموو دانیشتوانی بەڕێزی قەڵازێ دڵنیا دەکەمەوە کە ئێستا هیچ کێشەیەکی کەماوی لە ناو شاری قەڵازێ دانیا، بەڵام ئەگەر وەزەکان بەو شێوە بڕوا بۆ ئەوەی ئێمە لە ئایندەدا بتوانین ئەگەر کەماوی جاریشکە بێتە پێشەوەش بتوانین تەجاوزی کەین و تێی پەڕێنین بۆی خەڵک گیرۆدە نەبێ بەدەستی گرفتی ئاوە. وەزیری کشتتوکاڵ لە تارانەوە ئێمە یاگەدار کردوتەوە کە پەیوەندی بکەین بە فەرمانداری سەردەشتەوە. هەموو ڕێکارەکانمان جێبەجێ کردووە، تەنها ئەو ماوە کە هەیەتەکەمان دروست کردووە، هەیەتێکی فەنیە، ینی چۆن دەڵێ لیژنەیەکی پسپۆڕە بۆ بچێت لە نزیکەوە هەم سەیری سەردەکە بکات و هەم لەگەڵ کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێرانیش لەوێ دانیشێ لەسەر بڕی ئەو ئاوەی کە بەردەدرێتەوە و بڕیەوە ئاوەش کە داخڵی سەردەکە دەبێت. دەستەی پارێزی ئاو لە پشدەر بە ئامادەبوونی سەرجەم لایەنە سیاسیەکان و حکومەتیانی ئەو دەڤەرە توانیمان کۆبوونەوەیەک ئەنجام دەین بۆی بتوانین چەند خاڵێک هەیە کە بە هەمومان کۆک بین لەسەری و کار بکەین و پێش هەموو شتێک ئێمە بڕیاری یەکەمماندا کە لە سەرەتاوە بە هەڵمەتی هۆشیاری ڕوبەڕووی ئەو دیار دەبینەوە کە وا نزیک بۆتەوە کەم ئاوی کە ڕوو لە پشدەر